لەگەڵ ئەوەی ژمارەیەکی زۆر لە خەڵکانی هەژار و کەم دەرامەت و کرێنشین لە سنوورەکەدا بوونیان هەیە، بەڵام دەباڵەخانەی نیشتەجێبوونی سێنوهۆمی کە لە سەرەتای مانگی ئاداری ساڵی 2013دا دەستکراوە بە کارکردن تیایدا و بڕیار بوو لە حوزەیرانی ساڵی 2014دا تەواو بکرێت، تا ئێستا بە تەواو نەکراوی ماوەتەوە. هاوڵاتیان و فەرمانبەرانیش داواکارن لە لایەنە پەیوەندیدارەکان پەلە بکەن لە تەواوکردنی ئەو باڵەخانانە بۆ ئەوەی کەسانی شایستە لێی سوودمەند بن و بەسەریاندا دابەش بکرێت. من وەکو یەکێک لە فەرمانبەرانی کە هەڵسان بە پڕکردنەوەی ئەو فۆرمە بۆ وەرگرتنی ئەو شوقانە کە نزیکەی 4 ساڵ زیاترە بڕیار بوو دابەشکەن بەسەر فەرمانبەرانی کە مستەفید نەبوون لەم حکوومەتە و لە کرێچیان، بەڵام ئەو نزیکەی 4 ساڵن تەواو کراوە. ئەنجامی فۆرمەکانیشمان دەست کەوتوتەوە و کۆمەڵە شەرت و شوروتی شرا بوو لە فۆرمەکانە بەڵێنامەیان پێمان پڕەوە کردووە و وتیانە ئەتاندەینێ و بۆ فەرمانبەرانە و لە بەڵێنامەکەدا ئەوە هاتووە کە تۆ بۆ ماوەی 10 ساڵ نابێت دەستکاری بکەیت، یعنی کۆمەڵی تموحاتیاندا بەردەمان و ئێمەش بە نیەتی ئەوەی کە مستەفید بین لەو شوقانە ئەو فۆرمان پڕۆ کرد، بەڵام تا ئێستا نەتیجەی ئەو فۆرمە نازانین و نازانین حکوومەت بۆ دابەشی ناکە. هەڵبەتە هۆکاری سەرەکی بۆ تاوانەکردنی پرۆژەکە دروستبوونی قەیرانی داراییە. قەیرانی دارایی جگەلەوەی کە کۆمپانیا تووشی زەرێکی زۆر بووە، تووشی زەرێکی زۆری مادی بووە بەهۆی گۆڕینی ئەو چەکانی کە وەریگرتووە لەلایەن حکوومەتەوە و پاشانە و چەکانی لە بازاڕی ڕەشدا بەنیوە قیمەت گۆڕیوەتەوە. ئەم پرۆژەیە دەبوایە ماوەی کارکردنی پرۆژەکە 450 ڕۆژە، دەبوایە لە ماوەی 450 ڕۆژە تەواو بکرایە، بەڵام لە ساڵی 2013ەوە تاوەکو بەرواری ئەمڕۆکە ئەم پرۆژەیە تەواو نەکراوە. ئەمە یەکێکە لە پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ شاری چەمچەماڵ. پێشتر بڕیار بووە ئەو باڵەخانانە بەسەر خێزانە هەژار و کەم دەرامەتەکانی سنوورەکەدا دابەش بکرێت، بەڵام لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە و باڵەخانانە بەسەر کەسوکاری شەهیدانی شەڕی داعشدا دابەش بکرێت. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت لە ئایندەیەکی نزیکدا کارەکانی ئەو باڵەخانانە تەواو دەکرێت و بەسەر کەسانێکدا دابەش دەکرێت کە شایستەی وەرگرتنی بن. خۆتان دەزان سەرەتا ئەو شوقانە وا ڕاگەیاندراوە بڵاوکراوە بۆ ئەوانەی کە هەم لە کرێنشیندان هەم کەم دەرامەتن لە سنووری قەزای چەمچەماڵ، بەڵام ئێستا لێتان ناشارمەوە بەهۆی شەڕی یاسەپاوی داعش کۆمەڵک ڕۆڵەی دڵسۆزی ئەم شارە بوونە قوربانی، بوونە لە پێنا ئەو خاکە شەهید بوون. بۆچوونەک هەیە کە بەشێکیان حسەیەک دابنرێ بۆ کەسوکاری سەربەرزی و شەهیدانە، بە تایبەتی شەهیدانی شەڕی داعش. و هەروەها بۆچوونێکی تر هەیە کە بدرێت بە خەڵکی کەم دەرامەت. ئێمە لەگەڵ شوقەکانی سەنگاو بە ڕاوێژ لەگەڵ هەر هەمویان لەسەر مەبدەئی و ئەمڕۆهم شورا بەینەوە ڕاوێژ دەکەین پشتیوان بەخوا هەوڵ بدەین بدرێتە خەڵکانی مستحق و دڵسۆز و ئەوانی کە بەڕاستی پێویستیان بە شوقەیە. ئەو قەیرانە داراییەی کە ماوەی چەند ساڵێک بەردەوامی هەبوو بۆیە هۆی پەخستنی چەندین پرۆژەی خزمەتگوزاری هاوشێوەی ئەم پرۆژەیە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. لە ئێستاشدا ئەوە چاوەڕوان دەکرێت تەمومژی ئەو قەیرانە بەرەو ڕەوینەوە بچێت و بارودۆخی دارایی حکوومەتی هەرێمیش لەم ساڵدا بەرەو باشتر بچێت. هاوڵاتیانی شاویان لە جێبەجێکردنی زیاتری پرۆژە خزمەتگوزاریەکان و تەواوکردنی ئەو پرۆژانەیە کە ماوەی چەند ساڵێکە بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانیان تەواو نەکراوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.